بینەرانی بەڕێزی تلویزیونی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی درودی منتان پێشکەش و ئەم کاتتان باش. بەڕێزان، بۆ بەرنامەی ئەم حوتووە سەبارەت بە تاقیقاتێک کە ماوەی لەوە پێش لە زانکۆی ماساچوست کراوە لەسەر سەرێشەی میگرن، ئەو ئاخرین نەتایجە و دەستاوەردانەی کە ئەوان بەدەستیان هێناوە من بە ئاگاداری ئێوە ئەگەینم. ماوەی لەوە پێش ئەوان بە دوای ئەوە گەڕاند بە تایبەت سەرێشەی میگرن کە وایان تایسە ئەو لەسەر ئەو نەزەریە هەن کە ڕیشەکەی ڕیشەیەکی عەسەبیە، بەڵام ئەو سلولگەریە ئەو خانگەرە هێشتا شناسایی نەکراون کە کام خانە کام سلولە کە عامڵ ئەسلی ئەو سەرێشەسە. لەسەر ئەو سلولانە تاقیقاتێکیان کردووە کە بەڵکو بتوانن ئەم جارە دەرمانێکی مناسبتر، قەویتر و باشتری بۆ بدۆزنەوە. هەر بۆ ئەم مەبەستە لەسەر سەرێشە یا میگرن، ئەو سەرێشەی میگرنیە بەرنامەی ئەم حوتمانە تەرخان کردووە بۆتان، چونکە بە نیسبەتێکی زۆر زیاتر لە 700 ملیۆن کەس لە دانیشتوانی سەرگۆی زەوین تووشی ئەو میگرن یا ئەو سەرێشەی میگرنیە هەن. دیارە سەرێشە لە مێژە کە ئینسان وەکو یەکەم ئازار یەکەم ئێش سەرکاری لەگەڵ یە بووە و لە هەموو کاتەکانە سەرێشە بووەوە ئینسان بەشون چارەسەرەکەی گەڕاوە. دیارە سەرێشە خۆی وەکو نەخۆشین ئەژمار ناکردی ئەتوانێت علایەمێک لە نەخۆشی بێ، فەرز بە دوای هەڵامەت یا سەرماخوردگیە کەس تووشی سەرێشە بێ یا پەتاگەرێکی تر، یانی علایەمی سەرێشە هەیە. وە سەرێشەش خۆی جۆرا و جۆرە کە لە وێنەی ژمارە یەک ئەگەر هاوڕێ هاوکارم زەحمەت کێشێ نیشانتانی بە، لەم وێنە ئەبینن کە سەرێشە ئەتوانێت لە شوێنگەرێکی جۆرا و جۆر، لە شوێنگەری کەلە یا سەرە ڕووبدات، یا هەروەها لە وێنەی ژمارە دوو کە ئیدامەی ئەو شوێنانەسە کە ئەتوانێت سەرێشە اتفاقەفێ ئەو ئازارە ئەو ئێشە لەو مناتقە ئێمە هەستی پێ بکەین. بەڵام میگرن کە خۆیشی جۆرێک لە سەرێشەست، بەڵام تایبەتمەندیگەرێکی خۆی هەیە، تایبەتمەندیگەر خاص خۆی هەیە لەگەڵ سەرێشەگەرترە. دیارە شدەتی زۆرترە بۆ ئەوەیشە کە حتا شکل و حاڵەتەکەیشی تایبەتیە بەوە ناسراوە کە سەرێشەیەکی زەرەبانیە، سەرێشەیەکە کە حاڵەتی لێدانی لێدان وەکو لێدانی دڵ چۆن نەبز لێدا، ئەو ئازارە ئەو ئێشیە ئەو حاڵەت نەبزی هەست. و بۆ ئازاری زەرەبانی یا ئەو ئازارە لێدانی ئەتوانین ئەوە بڵێن بە فەرز ئەوانەی کە کافئین مەسرەفەکەن، کافئین هەروەزان هەلە ناو قاوە، ئەگەر ئەو ئینسانانە ئەو کافئینیانە پێ نەگات یا تەمایلیان بێت لای بن تووشی ئەو سەرێشە بن، یانە سەرێشەکە حاڵەتێکی تایبەتی خۆی هەیە، ئەو سەرێشە حاڵەتی زەرەبانی هەیە، یا کەسانێکە ئەگەر زیاد لە حەد ئەلکول مەسرەفکەن بۆ ڕۆژی دواتر ئەبینن تووشی سەرێشەی بوون، سەرێشەی کە کاتێ هەڵەستنە سەرپا تەعادڵیان لەدەست ئەچێت، ناتوانن خۆیان بگرن و هەستەکەن ئەبێت دانیشن و ئەو ئازارە بۆ ئەوەسە کە ئەو سەرێشەی زەرەبانی چە شقڵێکی هەیە. ئەو تۆزیحاتە بۆ ئەوە بوو. ئەگەر بە وێنەی ژمارە 3 تەوەجۆکەین، ئەو سەرێشەی زەرەبانیە معموڵەن لە میگرنە یا لە توێڵە یا لە ئەملاو ئەولای سەرە، یعنی یەکی لە نیشانەکانی ئەوەسە کە ئەو مەناتەقەی کە دەرگیریەکە یا یەکی لە گۆشەکانی سەرە یا توێڵە.
ئەو ئازارە ئەتوانێت لە ئەو ماوەکە ئەو حمڵەی سەرێشەی میگرنیە ئیدامەی هەست شوێنەکەی خۆی بگۆڕێت یا هەروەها لە وێنەی ژمارە 4 کە ئەیبینین ئەو مەناتقەسە کە میگرن زۆرترین ئازارەکانی کە ئشارەمان کرد توێڵە ئەملاو ئەولای جمجمەی سەرە ئەوانەسە لە نیشانەکانی تری کە جز و نیشانەگەر ئەسڵی میگرنە حساسیەتێکە کە بە نور و ڕۆشنایی دروسە بێت یا ئەوەسەکە بە دەنگ حساسن و لە بازی حاڵەتیشە بەبوو ئەوەیە هەر ئەو کەسانەی کە تووشی سەرێشابن پێیان باشە بۆ ئەوەی کە ئەو ئازارە بشکێت بڕۆن بۆ شوێنێک ئیسراحەت بکەن کە ئەو شوێنە هەم دەنگی نەبێت بێدەنگ بێت و هەم تاریک بێت. دیارە یەکێکی تر لەو نیشانەگەرە کە لە میگرنە هەیە ئاورای پێژن ئاورا یا حاڵە یا تانین بڵین وەکو کەمانەگەرێکی ڕەنیە کە پێش حمڵەکە ئەو کەسە هەست دەکات وەکو ئەوەی کە سەفحاتی ڕەنی بە شێوەی موازی لایەکە وەکو پەردەگەرێک ڕەنی تێتە بەرچاوی ئەو حاڵەتە لە چاوە ئەتوانێت خاڵ بێتەوە نقطەگەرێکی این بێ یا وەکو کەمانەگەرێکی ڕەنی ئەو هەستەی پێبێ ئەوە یەکێک لەو نیشانە ئەسڵی گەرەسە کە لە میگرنە ئەبینرێت و وەکو نیشانەیەکی ئەسڵیش تانی لە نیشانە ئەسڵیەکان کە دەرسەدێکی زۆر احتماڵی ئەوادن کە ئەو کەسە تووشی سەرێشەی میگرنیە کەڵکی لێوەرەگرن. دیارە هێڵنج لێدان و ڕشانەوەیش لە نیشانەکانی سەرێشەی میگرنیە و هەروەها لە ژنانە زۆرترە لە پیاوان یعنی ئەگەر ئەو کەسانەی کە تووشی میگرنن جەمعیەتەکان کۆ بکەیتەوە بیکەیتە 4 بەشە و 3 بەشی ژنانن کە تووشی میگرنە بن 1 بەشیان پیاوانە ئەوە بۆ ئەو نسبەتیشە کە لە دنیا هەیە. دوای ئەوە چه کاتی دەست پێکات معموڵەن کاتی دەست پێکردنەکەی ئەتوانێت جۆراوجۆر بێ بەڵام زۆرترین کاتێکە دەست پێکات لە کاتی تازە لاویەتیە و سەرەتاکانی گەورە ساڵیە. ئەو کاتانە یانی سەرەتاکانی لاویەتی و سەرەتایی گەورە ساڵی ئەو کاتانەیە کە میگرن دەست پێکە یا علایمی میگرن ئەتوانێت لەو کاتانە زۆرترین زهوری یانێ خۆی نیشانبات و بێتە بەرەوە بەڵام لە 90% پێش 40 ساڵگی ئەو کەسانە یەکەمین تەجربەی میگرنی خۆیان یان کردووە یانێ پێش 90% ئەو کەسانە پێش 40 ساڵی تووشی میگرن بوون. میگرنیش دیارە فاصلەکانی فەرقەکات ئەو سەرێشە ئەتوانێت لە 4 ساعات تا 72 ساعت درێژەی هەیە دیارە ماوەیەکی زۆر درێژە 4 ساعات تا 72 ساعت کەسێکە تەحمڵی ئەو سەرێشە بکات و ئەو ئازارە هەر لە ناو سەریە بێ یا لە توێڵیە بێ یا یەکێ لە گۆشەکانی سەری بێت واقعاً شتێکی ئازارە لە هەندەیە بەڵام بۆ ئەوەی چەند ماوەی جارێت تووشی ئەبێت ئەو فاصلەگەرە ئەو فاصلە زەمانیگەریشە توش ئاڵگۆڕە بن هەیە شاید لە مانگە 1 جار یا 2 جار تووشە و حاڵەتە بێت تووشی کە پیاڵن حمڵاتی میگرنی 1 جار یا 2 جار تووشی بێت و هەیەتیشی لە 15 جار زیاتر تووشی ئەبێت کە ئەوەی تر بە ناوی میگرنی موزمن یا میگرنی درێژخایەن ئەناسرێت. ئەوامڵێکی خاصی شایە ئەو کەسانێک کە تووشی میگرنە بن خۆیان دوای ماوەیەکە وەکو تەجروبە بەدەستی دێنن کە بازی عامڵگەر هەیە کە ئەو حمڵاتیانە ئەو بۆیان پێشتر بەتایبەت
بازی جۆر لە خواردنگەر کە ئەی خۆن ئەوینن دوای ماوەیکە و ماوەی کورتە و تووشی ئەو کەمانە ڕەنگیگەرا بینن کە تێتە بەرچاویان وتم وەکو پەردەگەرێکی ڕەنیە زۆرتر یا ئەتانێ بە شێوەی خاڵ بێتە بان پەردەی چاویان و تووشی ئایتر بەرەو ئەو دەستپێکردنی ئەو سەرێشەی میگرنیە ئەڕۆ ئەوەسە کە خۆیان نەزانن کە بێت چی بکەن پارێزەکەن لە خواردنی ئەوانە دیارە شتەکانی 100% نییە بەڵام زۆرترین مەوادێکە خواردنی و خۆراکیە ئەوێتە تووشی ئەو کەسانی کە تووشی میگرن نەکات سوێریە یا پەنێری کۆنە ئەوەسە کە ئیتر ئەو کەسانە خۆیانی لێ ئەپارێزن لە وێنەکانی پێنج و کە هاوڕێ هاوکارم ئەگەر نیشانی بات دیارە بازێ لەو شتانەی کە ئەو ئەبن بە عامڵی میگرن لێرە نیشان دراوە ئەو عوامڵە کە ئەتوانێت وتم خۆراکیە دانێکی شێوەی خەوەکە کەم و زیادێ یەکی لەو عامڵ ئەسڵیگەرە کە وەکو خواردن ئەو کەسانەیەتر هەستی پێکەن ئەی ناسن و ئەبێت لێ خۆی پارێزن ئسترس یا دڵڕاوکیە ئسترس یا دڵڕاوکێ ڕۆڵێکی ئەسلیە بینێت لە تووشبوون ئەو کەسانەکە یعنی ئەگەر تووشی دڵڕاوکێ بن تووشی سترسێ بن تووشی خەم و خەفەتێ بن ئەو کەسانە زوو بە زوو تووشی ئەو حەمەڵاتی میگرنیاون و ئەو پەردەگەڕنی و دوایەوە سەرێشەکان کە 4 تا 72 ساعات هیچ ئەتوانێت توول کێشە تووشی ئەوە بن ئەوەیە کە یەکێ لەو بەرگریگەرەکە ئەو کەسانەی کە وەکو تەجروبە و ئەزمون بەدەستی دێرن ئەوەیە کە لە ئسترس و دڵڕاوکێ ئەبێ خۆیان پارێزن یا ئەوەیە کە ئەگەر خەوەرێکی خراپ یا خەوەرێکی دڵتەنگ یان ببیسن ئەوان زوو تووشی ئەو حاڵەتانە ئەبن دەرمانیشی بەڕاستی تایسە دەرمانێکی 100% بۆ نەدۆزراوەتەوە دەرمانەکان یەکێکی حاڵەتی ئەوەیە بەرگری کات یعنی ئەو فاسڵە کە ئەو ئاورا یا ئەو کەمانە ڕەنگیگەرە دروستە بێت فەرقەکە هەیە لە 2 ساعت 3 ساعت 4 ساعت شایدش کەمتر نیم ساعت بێ دوایەوە حمڵەکە دەست پێگات دەرمانگەرێک هەیە کە وەختی ئەو پەردە ڕەنگیگەریانە دی ئەو دەرمانگەرە خۆن کە بەری پێ بگرگێ جیا لەوەیشە ئەبێ شناسایی ئەو خواردەمەنیگەرە بکەن کە یا ئەو عوامڵێکی تر وەکو کەوتم وەکو دڵڕاوکی یا سترس کە تێتە پێشە و ئەوە پێشگیریە دەرمانێتریشەیە موسەکنەکانە ئەو موسەکنگەرەسە کە بەکاری تێنن بۆ ئەوەی کە ئەو ئازاریانە نەمێنێت موسەکنەکانیش موسەکنگەرێکی معمولی وەکو ئستامینۆفن ئاسێئاد یا هەرەو ئاسپرینە یا بڕۆفنە ئەوانە ئەو دەرمانە ئازار شکێنە معمولی گەرەسە بۆ تەشخیصیشی واقعا ئازمایش نیشانی نادا یعنی ئەوەی کە ئازمایشی خۆین بگرن یا ئازمایشێکی تر لەو کەسە بگرن ئەوە هیچ نیشانی نادا فقط ئەلایەمەکانەکە ئەو کەسە دوکتەر ئەزانێت کە ئەو کەسە تووشی میگرن بووە دیارە تاریخچەیەکی لێگرێت سابقەی خانەوادگی لێگرێ ئایا لە ناو کەسە نزیکەکان یا دایک باو یا برا خۆیش کەسێ تووشی ئەو سەرێشە گەرە ئابە و شێوەگەرە ئەبن دیارە بازی معایناتی تریشەکەن بەتایبەت لەسەر ئەوەی کە لەسەر معایناتی چاو معایناتی بینایی بڵێن باشترە کە ئایا لەو تی ئەو معایناتە تووشی سەرێشە بن کە پێی بوون ئەمە واقعا میگرنە ئەم سەرێشە دوای ئەوە ئەگەر کەسێکیش کە دەقیق بێت پێڵێن کە زەمان و جۆری خواردنەکانمان بۆ بنووسە کات و جۆری خواردنەکان چە بوو بینوسە بۆمان دوایەوە پرسیارەکانیش هەر ئەوەسە کە ئایا ڕەشانەوە هەیە یا هێڵنجدان هەیە یا
ئەو کەمانە ڕەنگیگەرە لە بەرچاوە دێت و ئەڕوات یا ئەوەی کە یەکی تر لە نیشانەکانەکە لە هەموو کەسێکە نییە ئەوەیە کە عەزولاتی شان و عەزولاتی مل و قسمەتە سفت دەبێت گرژە بێتەوە ئەوە لە نیشانەکانی ئەو میگرنسە دیارە میگرێنێتر هەیە پێڵێن میگرێنی بێ ئازار یعنی ئازاری نییان ئەو میگرنە زۆر کەمە بەڵام ئەو کەسە حاڵەتەکانی هەیە یعنی کەمانە ڕەنگیەکە تێتە بەرچاوی کەمانە ڕەنگیەکە ئەبینێت بەڵام تووشی سەرێشە نابێت یا هێڵنجود ڕەشانەوەی تووشی ئەبێت بەڵام تووشی سەرێشە نابێت کە ئەوە کەمە بە میگرێنێکی بێ ئازار بێ ئێش ناوزت کراوە ئەو کەسانە چه کاتێک ئەتوانن بڕن بۆ ئیتر سەردانی دوکترکەن یا چه کەسانێکە ئەگەر سەرێشایە هەموو سەرێشەی کە کەسێک توش بوو ئەبێ شکلەوە کە من میگرن ئەو سەردانی دوکترکە لە حاڵەتێکە کە ئیتر جواب نەداتەوە بە موسەکنەکان و موسەکنگەرەکە وتم وەکو بڕۆفن و ئستامینوفن و ئاسپرین و ئەو خانە ئەو مسەکنە بێ نسخەگەرەکە هانا و بازاڕە و هەموو کەسێک دەتوانێت بڕێت بیان کڕێت لە دەرمانخانەکانە ئیتر جواب نەداتەوە بەوە یا ئەوەی کە ئەو کەمانە ڕەنگیە دروست بێت ئەوە یەکی ئەبێ بڕۆی سەردانی دوکتر کات و دوای ئەوەی کە کەسانی کە تووشی سەرێشەگەرێکە من کە ئەو سەرێشەگەرە پێشتر نیان بووە و زۆرتر دوای تەمەنی 50 ساڵی بەرەژوورە تووشیە بێ ئەمانە ئەبێ سەردانی دوکترکە بەڵام میگرن ئایا بزانین تا ئەم کاتە ئایا زانیویانە سەرچاوەکەی چییە لە چیەوە هاتووە ئەگەر هاوڕێ هاوکارم وێنەی ژمارە 6مان پێ نیشان بدات بۆ ئاسیب شناسی میگرن چەندانە نەزەریە هەیە کە لەسەر ئەوەیشە تەوافقێکی 100% نەکراوە یعنی 100% تەوافق نەکریاوە یەکێک لەو نەزەریاتە ئەوەیە کە ئەگەر عالم وێنە تەوەجۆکەن ئەو شوێنەوە فلشەکە هەیە نیشانەیەکە هەیە ئەوە عەسەبێکە بەناو عەسەب سێقلووی پێژن ئەگەر بینەران خاص سەرنجی بن بۆ ئێژن پێ سێقلوو سێدانە عەسەبە کە لای دەستێکەوە بۆ ناویشە مەشهورە یەکێک لە نەزەراتەکان نەزەریەکان یا تئۆریەکان ئەوەیە کە ئەو عەسەبەسە کە توش فعل و انفعالاتێک ئەوێت تەسیر دانێتە بان دەمارەکان یانە ڕەگە خوێنیەکان و ئەو سەرێژە پێکتێت دیارە ئەو عەسەبگەریشە کە لەو پەخشەوابنەوە ئەوەسە قسمەتی تێ بۆ فەکەکان فەک خوار و فەک ژوور یانەکانی بژین هەم بەشێک لە دیانەکان و هەم قسمەت گۆنا و دەموچاوەگرێت و هەم ئەوەسە شاخەیەکیشی بەرەو سەر ئەڕوە هەروەها لە وێنەی دواترە کە وێنەی ژمارە 7 ئەگەر تواشاکەین ئەوە لەو وێنە ڕیشەی ئەو عەسەبە سێقلووە کە پەخشەوە بوو بەسە و نیشانە دەرگێت و سەرەتای ئەو بەرنامەیشە من شارەم کرد کە تاقیقاتی کە ئەمڕۆ ئەکردێت ئەوەیە کە دەستیان بگات بە دەرمانێک کە بتوانێت لەسەر ئەو سلولگەرە سلولەکانی ناخۆی خانەکانی کە ئەو هالۆ قسمەت عەسەب دەرسێ شاخە ژنەکەی چەس بتوانن موسەکنێکی فرا باشتر لە موسەکنگەرەی کە هەیە بەدەست بێرن و پەیایکەن دیارە ئەو تاقیقاتیشە لەسەر هەمزەمان کە لەسەر ئاعسابی مرۆڤ ئاکرگێت لەسەر ئاعسابی گیانلەبەرێکی تریش ئاکرگێت کە ئەویش مشکە لەسەر ئەو ئاعسابە ئەو سلولگەرە تقریبا باسازی ئەو سلولگەر ئاعسابە لەسەر مشکەکە ئەنجامەدەن یعنی وەکو ئەوەی کە هەمانن سازیەکەن و تاقیقاتەکە لەسەر ئەوواکەن یعنی هەم لەسەر ئەو گیاندارەسە هەم لەسەر مرۆڤ ئەو تاقیقاتەکەن و لەسەر ئەم عەسەبی ژمارە 6ەیە هەر لە وێنەی ژمارە 8 ئەگەر ئێمە بیبینین هەر
ئەو عەسەبی سێ قولوەیە کە دیسانەوە پەخش بوو بەسە و ئەو شوێنانەی کە تووشی ئەو ئازارەی ئەبێت کە دانێکی بەرتوێڵە گۆشەکانە ئەو ئازارە میگرنە لەوێ دروستە بێت. نەزەریەی تریشە پێچەوانەکەیە، یانێ ئێژێ نا عەسەب سەرچاوەکەی نییە، پێچەوانەکەیە، ئەو دەمارە ئەو خوێنی گەرەسە کە تەسیل لەسەر ئەم عەسەبە سێ قولوە دانێت و ئەو ئازارە دروستە کردێت. بەڵام ئەوانەی کە تۆری ئەوەڵیان قبوڵە زۆرترن تا ئەوەی کە بڵێن ڕەگە خوێنیەکانە کە ئەو ئازارە دروستەکات. دیارە نەزەریەی تریش هەیە بە ناو نەزەریەی کە ناو هۆرمونێکی هاتێ ئەو هۆرمونیشە ناوی سێرۆتۆنینە کە لە مێشکە تەرەشح هەبێت. کاری ئەو هۆرمونە نەقل و انتقال کارێکی شیمیاییە لە مێشکە، یانی کارە شیمیایی لە مێشکە ئەو هۆرمونە ئەیکات، ئەو سێرۆتۆنینە ئەیکات کە پەیامەکان نەقل و انتقالەکات. ئەو پەیامگەرە وەکو پەیامبەرێکە پەیغامەکان ئەوات لە مێشکە و بۆ ئەملاو ئەولا ئەو کاری ئەوەسە. هەروەها سێرۆتۆنین کارێک تریشی هەیە وەکو هۆرمۆنی شادی ئاوەر و خۆشی بەخش. بەفەرز ئێمە توش مەسەڵەن من کۆمدیک ئەبینم، شتێکی تەنزە خوێنمەوە، ئەوەی کە ئەوێتە حاڵەتەوە شادی و خۆشی و پێدا ئەو تەرەشح ئەو هۆرمونەسە لە مەغز بە ناو هۆرمۆنی سێرۆتۆنینە. دێکێن لە نەزەرەکان ئەوەسا کە کەمبوونەوەی ئەو هۆرمونە ئەوێتە بەعیس ئەوەی کە ڕەگەکان باسترەوەن، یانێ ئینبساتیان زۆرترەوێتەوە، ڕەگەکان تووشی تەوەڕمە بن و ئەو ئازارە بوجود تێت. ئەو نەزەریە کە وتم نەزەریە دوومە ئێژێ دەمارە خوێنیەکانە ئەڵێت ئەو بازبوون و بەسەبوون، یانێ گوشابوون و تەنگبوون، ئینبسات و انقباز ئەو گەرەسە کە حاڵەتێکی متعادڵی نییە ئەو سەرێشە دروستەکات. دیارە نەزەریە تریش هەیە کە وەکو آخر نەزەریە کە مەترحە ئەوەسە ئێژن کە ئەگەر کەسێک تیرویدی کەم کار بێت، ئەو کەسە تووشی میگرن ئەبێت. تیرویدیش کە ئەو غودەسە کە هادە بەر ملە لە سەر حەنجەرەوە بەرملە کە ئەویش کارای خۆی هەست کە ئەو نەزەریەشە تقریبا وەکو نەزەریەک مەترحە تاقیقاتی لەسەرەکەن کە ئایا ئەو میگرنە عامڵی ئەوەیە. خانمێ دکتۆر بەناو دکتۆر ئەنانیا مانداڵ کە دکتۆرێکی خانم دکتۆرێکی هندیە، پێم وابێت لە بریتانیا دانیشێت، تاقیقاتێکی زۆری لەسەر میگرن کرده بوو کە تاریخچەیەکیشیدا و کە میگرن لەکەیەوە هەیە، چۆن ناسراوە. لەو تاریخچە وای ئشارە کردو کە پێش تاریخی زایانی 1200 ساڵ پێش تاریخی زایانی، یانێ تقریبا 3200 ساڵە لەمەوبەر لە ئەو ئاسارێکە لە مسرەوە بەدەساتوە ئشارە کراوە بە سەرێشە گەرێکە ئەو نەخشنگارە کێشاوە و کەسگەرە کوێنەی سەریان گردووە بەر ئازارەکەی کە ئەتوانێت ئەو سەرێشەی میگرن نەبێت. یا بۆقرات ئەویش 2400 ساڵ لەوە پێش ئشارەی کردو کە سەرێشەیەک هەیە کە اختلالاتێکی بینین و بینایی بۆ وجود تێت. ئەوش بۆقرات ئشاراتێکی پێ کردو بوو وەکو سەرێشەی کە یەکتەرەفێ یا دوو تەرەفە بێت. کەسێکی تر بەناو ئارکائۆس کە لە کاپادۆکیای تورکیای سێ و محافزە هەر لەوێ هەر بەو ناوە هەیە، ئەویش لەوێ بووگە بەس ئەو کاتە بەدەست ڕۆمیەکانەوە بووگە یونانیەکان و بووگە ئەویش
ئشارەی کردووە کە سەرێشەیەک هەیە ئەو سەرێشە یەکتەرەفە یا دوو تەرەفەس دوای ئەوە دوودانە ئیبن سینا و ڕازیش ئەوانیش شاریان کردووە بە تایبەت ڕازی وای وتووە کە لە ژنانێکە لە وەختی عادەتی ماڵانە یا ئشاری کردووە بە هورمون کە سەرێشەیەک دروستە بێت بەڵام نەیانزانیوە ئەو سەرێشە سەرچاوەکەی چەس یا میگرنیە وەکو ئەوەی کە بەناو میگرن مشەخص بێ لە قەڕنی هەژدەی میلادیە لە فەرهەنگ ئاناتۆمی بریتانیای تر ئشارە کریاگە بۆ ناوە کە سەرێشەی وا هەیە بەڵام ئەو شۆڕشە کە کرا لە میگرنە ساڵەکانی دایی سی قەڕنی ڕابردوو قەڕن 20 بوو کە ئەرگۆتامین دۆزراوە ئەرگۆتامینیش ئەو دەرمانەسەکە تایزە بۆ دەرمانی میگرن بەکارتێت ئەرگۆتامینیش ئەوەسە کە کەسێکی بەناو وڵف دۆزیە و ئەو نەزەری وا بوو کە کاتێکە عسەبگەر مەغزی تەنگەونە و ڕەگەکان ڕەگە خوێنیەکان گوشە ئەبنەوە ئەوون ئەوێتە عامڵی میگرن ئەرگۆتامین کاری ئەوەسە کە ئەو ڕەگە خوێنیگەرە تەنگە کاتەوە ئێجێ و ڕەگەرە تووشی بەسار بووگن گوشاو بوو نەسە و کاری ئەوەسە کە ئەو ڕەگەرە تەنگە کاتەوە بە تایبەت تاسیراتی لەسەر شەرانی کە لە پشتمونیشەوە هەیە کە دیانێت لە عامڵەکان ئەوازانن ئەوە یەکە ئەو ئەرگۆتامینە تا ئەمڕۆ دەرمانی ئەسلی ئەو کەسانەیە کە تووشی میگرنە بن هەروە کە لە ئەوڵ بەرنامەکەیشە و من شارێکم کرد ئەو تاقیقاتیشە کە ئەمڕۆ ئەکرێت هەر لەسەر ئەو عەسەبی سێقولوە هەیە کە سلولەکانی بەدەست بێن و بە شۆن دەرمانێکی باشترە ئەگەڕن دیارە هەر لەو تاقیقاتە وتویان پێشڕەفتگەرێک حاصل بووگە و ئەو ئومیدواریە هەیە کە لە داهاتووە دەرمانێکی مؤثرتر و باشتر بۆ کەسانی کە تووشی میگرنە بن دروست بێت بینەرانی بەڕێز کاتی بەرنامەکەی ئێمەش بەرۆ دوایی خۆیش ئەڕوات و بەرۆ تەوابوو نەڕوا هیوادارم بەرنامەی ئەم جارەمانە بەدڵتان بوێت تا بەرنامەی داهاتوو کات و ساتێکی خۆش و پڕ لە تەندروستی بۆ هەموو لایەکتان بەهاوات دەخوازم.